هەڵوێستی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆک کۆماری عێراق کاردانەوەی ئەرێنی خۆپیشاندەرانی گۆڕەپانی تەحریری بەدووادا هات سوپاس و ستایشی دەکەن کە ئامادە بوو لە پێناو بەرژەوەندی گەلدا نامەی دەست لە کارکێشانەوەی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکا. خۆپیشاندەران داوا دەکەن لە سەرۆک کۆماری عێراق لە سەر هەڵوێستەکەی بەردەوام بێت. أيضا أحب أن أشير إلى أنه الخطوات اللي هەڵوێستەکەی سەرۆک کۆمار هەڵوێستێکی ئازایانەیە مای پێزانینە و لەلایەن خۆپیشاندەران و پشتیوانێکی زۆری لێ دەکرێت نەک تەنیا لە بەغدا بەڵکوت لە تەواوی شارەکانی عێراقدا سەرۆک کۆمار پۆستەکەی کردە قوربانی گەل أيضا استطاع أن يحصل على دعم من أغلب السيد رئيس الجمهورية تەواوی خۆپیشاندەران پێزانینیان هەیە بۆ هەڵوێستەکەی سەرۆک کۆمار لە بەرامبەر ڕەتکردنەوەی کاندیدی حیزبەکان بۆ پۆستی سەرۆکوەزیران دەبێت سەرۆکوەزیران لەلایەن گەلەوە یان لەلایەن سەرۆک کۆمار و کەسێکی سەربەخۆ دەستنیشان بکرێت بۆ ئەوەی خزمەتی تەواوی گەلانی عێراق بکات. أن يرشح شخص مستقل تماما عن هذه الأحزاب ومن أبناء الشعب الذين عانوا معاناة الشعب. بالنسبة لموقف رئيس الجمهورية برهم صالح لحد الآن موقف بەنسبەت هەڵوێستەکەی بەرهەم ساڵح سەرۆک کۆمارەوە هەڵوێستێکی تەواو ئازایانە و دوێرانەیە کە لەگەڵ بەرژەوەندی گەلدایە چونکە هەر کاندیدێکی حیزبەکان دەستنیشان بکرێت ناتوانێت خزمەتی گەل بکات. ئێمە کاندیدێکمانەوێت کە بە تەواوەتی لە خزمەتی گەلدا بێت. موقفه بعد أقوى وأشجع. خۆپیشاندەران لە گۆڕەپانی تەحریر و ناوچە جیاوازەکانی عێراق هیوا و ئومێدیان لەسەر هەڵوێستەکەی سەرۆک کۆمارە کوردەکەی عێراق هەڵچنیوە تاکو و کاندیدێکی بەهێز و بوێر و بەتوانا و بێلایەن بتوانێت ببێتە فریادڕەسی عێراقیەکان و عێراق لە مەینەتەکانی ئەمڕۆ ڕزگار بکات. بە مۆشێخانی گەلی کوردستان بەغداد.